مۆزەخانەی شەمەندەفەر لە وڵاتی بۆلیڤیا. ئەمە خەتی قیتارەکەیە کە ئەوها ڕێک ئەڕوات بۆ وڵاتی چیلە و لە دەستی چەپیشمانەوانێ وڵاتی ئەرجەنتینە. و ئەمە قیتارەکەی کە ئێستا بۆتە شوێنێکی یاسەواری کۆن و ڕۆژانە گەشتیارانێکی زۆر لە وڵاتانی دەرەوەیەن سەردانیەکەن. دیکۆری قیتارەکە زۆر جوانە لەبەرەوە خەڵک زۆر پێی خۆشە و بەسەر قیتارەکە هەندێک کاتە ڕۆن و ڤیدۆ و وێنەی یەکتری یەگرن. بە بەردەوامی گەشتیار لێرە بینرێت. یارێت تا ئەم جیایە ئەوەنەسە زۆر کەمە لێرەیە بەڵام گەورە بێت دەبێتە جیایەکی ئەمەنە گەورە. یارێتیان ئەسووتان و ئاویان گەرمە کرد بە هەڵنی گەرمی ئاوەکە. ئەو قیتارە گەورەیە ڕۆژ بەڕێگایە. ستیم ماتۆڕیان پێوت، ماتۆڕی هەڵم ئاویان گەرمە کرد بە هەڵنی گەرمی ئاوەکە ماتۆڕەکە یاخود قیتارەکە ڕۆژ بەڕێگایە. و ئەم ڕێگە دوور و درێژە ئەم هەموو ئاویان لەکوێ بوو؟ ئەم قیتارە نێتوانێت و هەموو ئاوە لەگە خۆیان برێ و ڕێگەکانی هەمووی دوور بوون و باریشی پێبوو، پێویستی بە ئێنەرژی زۆر هەبوو. لەبەرەوە لە ڕێگەکانە تانکی گەورەیان دانا کە پڕ بوو لە ئاو. کاتێکە قیتارەکە ئاوی پێنە ئەمە ئەچۆ لای ئەو شوێنی کە تانکەکەی لێیە، قیتارەکەی دووبارە پڕ کردەوە لە ئاو کە چەند فارغۆنێکی جیاوازە بوو بە تایبەت بۆ ئاو بوو. فارغۆنەکانی پڕ کردەوە لە ئاو و دووبارە ئاوەکەی گەرمە کرد و ئاوەکەی ئەکوڵان بە هەڵمی گەرمی ئاوەکە قیتارەکە ئەڕۆژ بەڕێگەوە. سیستەمێکی زۆر زۆر سەرکەوتوو بوو بۆ چەندین ساڵی زۆر. ئەم قیتارە توانی بەو سیستەمە بڕوا بەڕێگەوە و ژینگەشی زۆر پیس ناگرت. ئەم قیتارە لە ساڵی 1890 دروستکرا و دەستی بەکارکردن کرد هەتا ساڵی 1984. ئەم قیتارانیان بەکارهێنا بۆ گواستنەوەی نەفەر و خۆراک بۆ وڵاتانی چیلە لەگەڵ ئەرجەنتین. بەڵام لە حەربی عالەمی یەکەم و دووهەم مادەی زی و لەگەڵ فافۆن و چەندین مادەی تیرانە گواستەوە بەم قیتارانە بۆ دروستکردنی فیشەک بۆ ئەوی بەکاری بێنن بۆ حەربی عالەمی یەکەم و دووهەم. بەڵێ بۆ دروستکردنی فیشەک. هێندە کۆن بووە، هەندێک شوێنی هێندە ژەنگی کردووە کە لە یەک داڕماون. بەڵام ئێستش جوان ماوەتەوە، شوێنە ئاسەوارێکی تایبەتە. خوێیەکێک بوو لە سەرچاوەکانی داهاتی بۆلیڤیا کە بەم شەمەندەفەرە ڕەوانەی بازاری وڵاتان دەکرا. بەڕێدەکەوم بەرەو دەریاچەی خوێ. ئێرە گەورەترین دەریاچەی خوێ کە قەبارەکەی 10582 کیلومتر دووجایە، زۆر زۆر گەورەیە. بە سەعات بە سیارە بە سەریا بڕۆیت تەواو نابێت و زۆربەی کات لێرە بەس لانکرۆزەر بەکارەهێنن لەبەرەوەی بەرزە و توانای ڕۆشتنی هەیە بەناو ئەم خوێیە. ئەم خوێ ئەوها هەمووی گۆشە گۆشە بووە، 4 گۆشە مەڕەباعی یاخود 6 گۆشەیی 5 گۆشەی لێ دروست بووە. دیکۆراتی جیاوازی لێ دروست بووە. ئەمە هەمووی بەهۆی وشکبوونەوەیەکەیەتی کە ئاوهای لێ هاتووە. طبعاً ئەم خوێ لە بەشی خوارەوە هەمووی قاڵب قاڵبە. هەر قاڵبێک 10 تا 12 مەترە و هەتا خوارەوە نزیکی 10 قاڵبە، واتە 100 بۆ 120 مەتر بۆ ژێر ئێمەوە هەمووی خوێ قاڵب قاڵب لەسەر یەکن. بۆیە ئێمە توانین بەو وەزنە قورسەوە بە سیارەوە ئەو هەموو سیارەیە مەطعەم هوتێل لەسەر ئەم شوێنە دروستەکەن بەهۆی ئەوەیە کە توانای ئەو هەموو وەزنی هەیە لەسەر ئەم دەریاچێ یاخود لەسەر ئەم ڕقی خوێ بتوانێت بوەستێت. ئەم خوێ زۆر ڕقە، مەگەرێستاوە بەدەست ئەشکێت، بەڵام هەندێک شوێنی هەیە ناتوانانی بەدەستیش بیشکێنی. زۆر زۆر ڕقە و ئەو هەموو قاڵبە
خوێ کە دروست بوو بە مروری زەمن دروست بووە مەهینی چەندەها ملیۆن ساڵ پێش ئێستەیە ئەم ناوچەی هەمووی ڤولکان بۆ شاخێکی ڤولکان لە دوای ئێمەوەیە ڤولکانەکان کە تەقریباً دەتوانێت بە مروری زەمن وەم ناوچانە هەمووی خوێ بوون قاڵبی خوێی ئاوها لێ دروست بوو و بەرەبەرە ئەستور بوو بەرەو سەرەوە هاتووە و ساڵ لە دوای ساڵ بە مروری زەمن ئەستورترە بێت لە بەشی خوارەوە قاڵبە خوێکان ئەستورترە بن یەکەگرن و ئەستورترە بن و بۆ بەشی خوارەوانێ قاڵبی زیاتر دروست دەبێت لەو سەرەوە بینی سیارە ئەڕوات بە سورعەت بە خێراییەکی زۆر سیارە هاتوو چۆکات لێرە بەبێەوەی هیچ ترسێکیان هەبێت و حاڵەتیش هەیە ڕوویاوە کە خوێکە کون بۆ لە هەندێک شوێنە و سیارە کەوتۆتە ناویەوانێ زۆر قوڵنا بەڵام پێویستی بە یارمەتی هەبوو ینی کات بووە سیارە ئەتوانین بڵێن 20 سانتیم 30 سانتیم کەوتۆتە قوڵایی ناو خوێوە کاتێک کە بارانە بێت زۆر جوانە بێت لە کاتی بارانە وەک ئاوێنەیی وایە زۆر دیمەنێکی تایبەتیە بێت دەمەوێت یەکێک لەو چاڵانە بدۆزمەوە کە بەهۆی شکانی چینی خوێیەکانەوە وەک کانیەکی لێ هاتووە باشترە بڵێم کانیەکی سوێر لێرە هەیە لە هەندێک شوێنە خوێکە شکاوە و ئاوی بەشی ژێرەوەی خوێکە کە 100 مەتر قوڵە یێتە دەرەوە و وەکو بەبڵ وەکو بڵقە بڵقەکە بۆ لەبەرەوەی لە بەشی ژێرەوە هەوا هەیە ئەو هەوایە ئەبێ بێتە دەرەوانێ ئەو هەوایە لەم شوێنانەوە یێتە دەرەوە کە خوێکە شکاوە و هەرڕێک وەکو ڤولکانیش بە هەمان شێوەیە ئەو تین و هەوا و هەوایی کە لە ژێر زەوی هەیە ئەو گەرمیە ئەو ئاوا لە ڕێگەی پەستانێکی زۆرەوە یێتە دەرێ کە ئەویش بە هەمان شێوە چەندین 100 متر یاخود هەنێک کات 1000 متر لە خوارەوەیە بە هەمان شێوە لە کونێکی بچکۆلەوە یێتە دەرێ ئەمەش بە هەمان شێوەیە لەناو ئەم تەختایەیە چەند شوێنێک هەیە بەم شێوەیە کە خوێکە شکاوە و ئاو هەوا لەگەڵ خۆی هێنێتە دەرێ ئەو هەوای کە لە ژێر زەوی دروست دەبێت ئەبێ لە شوێنێک بێتە دەرەوە کاتێک باران دەبارێت دەریاچەی خوێ دەبێتە ئاوێنەیەکی گەورە و بەرین ئەو دیمەنەی گەشتیاران هەوداڵی بوون لە هەندێک شوێنە خوێکە کون بووە بۆ خوارەوە چەند مەتر قوڵە کونەکە ئێمە نازانین بەڵام زۆر بە وازەحی توانی بیبینی کە کون بۆ خوارەوە وێسە لێرە دوو کون هەیە ئەوە کونێک ئەوە دوان ئەوە سیان چەند کونێک لێرە هەن کە بە ئەتوانی وازەحی بیان بینیت تاریکە ناتوانی بزانی چەند قوڵە ئەبێت پێڵاوی تایبەتیشت پێوێ بووی بۆ ئێرە نەک بە کالەوە ناتوانی بی بۆ ئێرە چکە هەمووی خوێ و زەرەر بە پێڵاوەکانیش دەگەێنێت لە کەشی باراناویدا ناتوانین بە خێرایی زۆر لێ بخورین چونکە پرژەی خوێ زیان بە ژێرەوەی ئۆتۆمبیلەکە دەگەیەنێت.
هەر لە دەریاچەی خوێوە بەرەو دوورگەی کاکتوس بەڕێوەم. لە ناوەڕاستی دەریاچەی خوێداین ئەم دوورگەیە هەیە بە ناوی ئین کاواسی. زۆر بەناوبانگە بەهۆی درەختەکانیەوە. درەختی کاکتوس ناویانە. درەختی کاکتوس زۆر تایبەتە لە هەموو شوێنێک ناژی، بەڵام زۆر جوانە. ئەم دوورگەیە پڕیەتی لە درەختی کاکتوس و بەرزی ئێرە لە ڕووی دەریاوە 3500 مەترە. ئەوەش دەریاچەی خوێیە و ڕەشەبایەکی زۆر بەهێزی هەیە لێرە. لە دیوی ئەم دیوەیەن سیارەکان پارکینەکەن و بە شاخەکەیە سەرەکەون بۆ بینینی درەختی کاکتوس. دیمەنی خۆراوابوون لە دەریاچەی خوێ تەواو ناوازەیە. زەویەکە یەک پارچە بۆتە تابلۆی ڕەنگە و ڕەنگی ئاسمان. ئەمە هوتێلی خوێیە کە هەمووی لە خوێ دروست کراوە. دیوارەکانی هەمووی لە قاڵبی بلۆکی بچکۆلەی خوێ دروست کراوە. ڕاڕەوی داغڵبوونی ژووری نووسنەکان کە ئەمانە هەمووی بەڕێز تا ئەو سەر ژووری نووسنە. ئەم لاولای پێڕەویەکەی شوێنی ڕۆشنەکەی هەمووی خوێیە. خۆی خوێ ڕەنگێکی زۆر جوانی هەیە. ئەمانیش بە دێزاینێکی جوان دروستیان کردووە. دیکۆراتێکی زۆر جوان. شوێنی پشودانی زۆرە و هەمووشی لە خوێ دروست کراوە. ئەمانە هەمووی ژووری نووسن لەم سەر تا ئەو سەر و ژووری نووسنەکانی هەمووی لە خوێ دروست کراوە. دیوارەکانی، سیسەمەکانی، بینی قاڵبە خوێکانیش وەکو بلۆک وایە هەمووی بە خوێ پڕکراوەتەوە. هوتێلێکی سەرنجڕاکێشە. چەند هوتێلێک هەن لەم ناوچەیە کە نزیکی دەریاچەی خوێن هەمویان لە خوێ دروست کراون. خوێیەکی زۆر جوان ئەڵی کریستاڵە. ئەم لاولای ڕاڕەوەکەی هەمووی خوێیە. لە وەرزی هاوین و باران بڕاندا بەم شێوەیە لە ڕێگەی تاشینەوە مەڵەی خوێ ئامادە دەکرێت بۆ کارگەکان. لە ساڵێکدا 25 تا 35 هزار تۆن خوێ بەرهەم دەهێنن لێرە. ئەمە ئەو خوێیە کە لە سالار دە ئویونی ئەیهێنە ئێرە. پرۆسەی وشکردنەوە یاخود دروستکردنی ئەو خوێیە بۆ دەرەوە بۆ فرۆشتن یاخود بۆ بەکارهێنان بەم شێوەیە. تەبەن خوێەکە شێدارە، ئاوی پێوەیە. ئەو خوێ هێنن لێرە ئەمە وەکو تۆرباینی وایە لەناو ئەمەیە. ئەم تۆرباینە ئەیخولێنێتەوە خوێەکە، دواتر خوێەکە ئەکاتە ئێرەوانێ. لێرە مادەیەک هەیە پێی وڵێن یود یاخود یودا بە زمانی ئیسپانی کە لێرە لە بۆلیڤیا بەکارهێنن. یود مادەیەکی کانزاییە کە بۆ جەستەمان زۆر پێویستە. ئێمە جەستەمان خۆی یود دروست ئەکا، بەڵام بە ڕێژەیەکی زۆر کەم. بۆیە لەبەرەوە ئێمە ئەبێت لە ڕێگەی خوێەوە یود وەربگرین کە زۆر پێویستە بۆ جەستەمان. خوێ خۆی یودیتیان نییە. لە دوای وشکردنەوەی خوێەکە ئەکەنە ئێرە وەکو حەوزێک وایە، یودی لەگەڵات تێکەڵ ئەکەن و دواتر ئەیکەنە چیسەوە یاخود ئەیکەنە کارتۆنەوە مقەباوەوە
بۆ بەکارهێنان و بۆ فرۆشتن بۆ دوکانەکان یاخود بۆ هەناردەکردن بۆ وڵاتانی دەرەوە پرۆسی خوێکە بەم شێوەیە و خوێ ئەو مادەیە کە لە داهاتوێکی زۆر کورتە گەورەترین سوودی ئەبێت بۆ ئێمە لە ڕووی ژینگە پارێزیەوە بۆ لەبەرەوەی لە ڕێگەی خوێوە ئەتوانن لیتیوم باتری بەکاربێنن ئەو باتریانەی کە ئەکرێتە موبایلەکانمانەوە کامێرەکانمان یاخۆت هەندێک سیارە کە بە کارەبایی ئیشەکات بە هەمان شێوە باتریەکانیان لیتیومە ئەمە لە ڕێگەی ژینگە پارێزیەوە گەورەترین و سوودبەخشترین پرۆژەیە کە لە داهاتوێکی زۆر کورتە ئەکەوێتە کار و ژینگە زۆر زۆرە پارێزیەوە زۆر زۆریش پێویستە. ئەمە بە هەمان شێوە ئەو خوێیە کە لە سالار دە ئویونی دەریاچەی خوێ هاتوۆتە ئێرە هێشتا کە پا نەکراوەتەوە وشک نەکراوەتەوانێ هەر بۆیە کە چاوەڕێن کە دەست بکرێت بە پرۆسەی پاکردنەوەی و وشکردنەوەی و تێکەڵبوون لەگەڵ مادەی یودا و دواتر بچێتە ناو بازاڕەکانەوە و هەناردە بکرێت. ئەمە کارگەیەکی زۆر بچکۆلەیە کە پرۆسەی دروستکردنی خوێکە پیشانی ئێمایەت بەڵام کارگەی زۆر زۆر لەمە گەورەتر هەیە. بەم شێوە کرێتە ناو کیس و ئامادەیە بۆ ئەوەی بەکاربێت. ئەم بلۆکە بچکۆلانانەش بە هەمان شێوە هەر لە خوێ دروست کراوە. ئەم پایانە بە هەمان شێوە لە خوێ دروست کراوە ئەو دیوارانی کە لێرە ئەبینرێت بۆ دروستکردنی ئەم شوێنە هەمووی لە خوێ دروست کراوە هەموو بلۆکەکان. ئەمە ڕێستورانتێکە کە هەمووی لە خوێ دروست کراوە کورسی و مێزەکانی دیوارەکانی هەتا شوێنی دەستشۆرینەکەشی لە خوێ دروست کراوە لێرە خواردن نافرۆشن ئەبێ لەگەڵ خۆت خواردن بێنیت و لێرە لە مێزێک ئەگری بۆ خۆت و دانیشی خواردنەکە دەخۆی. جا ئەمڕۆ ئەو برادەرەمان مریشک و سەڵات و برنج و پەتاتوانی هێنەوە زۆر بەتامە لە هەمان کاتا خوێشی هێنا وتم خوێت بۆ لەگەڵ خۆت هێنا ئەو هەموو خوێ لێرە هەیە. گەڵتاکەم ئێمە ناتوانین ئەو خوێ بەکاربێنین لەبەرەوەی ئەو خوێ پانەکراوەتەوە یۆدی تێنەکراوە هێشتاکە. ئاڵای کوردستانیش ئەچێتە ڕیزی ئاڵای وڵاتانی دیکەوە. ئەمڕۆ ئاڵای کوردستان لە گەورەترین دەریاچەی خوێی دنیا دادەنێم. ئاڵای وڵاتەکان لێرە زۆرن و گەشتیاران بە بەردەوامی دێنە ئێرە بۆ ئەوەی کە وێنە لەگەڵ ئاڵای وڵاتانی دیکە بگرن بە ئاڵای کوردستانیش لە وێنەی گەشتیارانە بدرەوشێتەوە. ئاڵای کوردستان ببوورە وتی چی؟ چۆ نەزانی؟ زانیاریم لەسەر ئاڵاکان هەیە. بەڕاستە؟ سەرنجڕاکێشە خەڵکی کوێی؟ باشە؟ 5 4 7 ئەزانی؟ سەرنجڕاکێشە کورد هیندۆ ئەوڕۆپین. بەڵێ هەولێر پایتەختی هەرێمی کوردستانە. ڕاستە وایە پێم خۆشە. زۆر هاوڕێ کوردم هەن.
من رێبینم، تۆ ناوت چییە؟ سێدری. خۆشحاڵم بەناسینت. هەندێک لە گەشتیاران ئاڵای کوردستانیان ناسیەوە. مانە هەمووی قاڵبی بلۆکی خوێن کەیان هێنن بۆ ئێرە لێرە دیکۆراتی جیاوازی پێ دروستەکەن لەو خوارەوە دەستیان دروست کردووە ئەوە داڵە ئەو ئاژەڵێکی ترە ئەمەش لێرە بەنیازن شتێکی تر دروستکەن بەڵام ئەمە هەمووی قاڵبی خوێیە وەکو بلۆک دروستی یەکەن و هێنە نیشەکانی خۆیان پێکەن. چین لەسەر یەک دایەنێن و ئەوەی کە پێویستیان بێت یا حەزی لێ بکەن و دروستی بکەن لە ماوەیەکی کورتە دروستەکەن لە ڕێگەی قاڵبی خوێوە. چەند ڕەنگێکی جیاوازیشی هەیە قاڵبە خوێکان جوانن. ئەوەش ئاڵای بۆلیڤیایە کە لێرەیە دانراوە. ئاڵاکەیان ڕەنگی سوور و زەرد و سەوزە لە ناوەڕاستەکەیشیە ئەم دیمنە هەیە. ئەم دیمنە لە ئاڵای وڵاتەکەی هەیە. ئەمە پەیکەری ئافرەتێکە دروستیان کردووە بە هەمان شێوە لە خوێ و مناڵێکیش لە باوەشایەتی و خەریکە شیریایەتێ. نەخشەکانیان زۆر بەباشی دروست کردووە. ئەمە دەستێتی ئەوە سەری مناڵەکەی ئەمە بە حساب مناڵەکەیە زۆر جوان دروست کراوە هەمووی لە خوێ.